پۆی 12 ئەو زەحمەتی نییە کەوا بیریەکەنەوە. من یوسف ئەرخەوان خوێنکار لە بەشی خوێندنی کوردی لە ئامادەیی کوردستان توانین بە کۆنمرەی 99.71 ببمە یەکێک لە یەکەمەکانی کەرکووک بۆ سوپاسی خۆی گەوراکەم بۆەوە. بێگومان بەدەستێنانی نمرەیەکی بەرز هەوڵ و ماندووبوونێکی زۆرێ بێ و لەگەڵەوە شاپێویستەکە پشت بەخوای گەورە بەستی کات بە فیڕۆ نەدەی واز لە موبایل بێنی واز لەو شتانە بێنی کە مەشغوڵ دەکەن لە خوێندنەکەت تەرکیزی خۆ زیاد بکەی دوور بیتەوە لەو شتانی کە مشەوەش دەکەن کە تەرکیزت کەمەکەنەوە و ئامانجێکی گەورە بۆ خۆت دابنەی ڕۆژانە هەوڵی بۆ بدەی لەگەڵەوەشە زۆر بخوێنیت و بێگومانەوەش کاتەکانت چۆن دانابوو جەدولەکەت چۆن بوو؟ من بەیانیان زیاتر حەزم بە خوێن نەبوو کە بەیانیان زۆر جار لە 7 یان 6 هەڵەسەم خوێنی بەیانیانم زیاتر 5 ساعت بوو لەگەڵەوەشە دوای لە نیۆڕۆ هەتاوەکو شەو هەوڵم داوە میشە 6 ساعت دیکە بخوێنم یا خۆت 7 ساعت دیکە بخوێنم کە بە کۆی گشتیە کاتە 12 ساعت وەڕاستیەوەش کافیە بۆ ئەوەی خوێنی ڕۆژانی خۆتی پێ بەڕێ بکەیت و بگەی بە ئامانجێکی گەورەی ئینشاءڵڵا. پۆی 12 ئەو زەحمەتی نییە کەوا بیریەکەنەوە بەڵکو تەنها ئەوەیە کە شەڕ لەگەڵ خودی خۆتا بکەی بێگومان یەک کۆمەڵ بیر و ڕای نێگەتیڤ دێتە گشتە پێویستەکە بەڕاستی خۆتیان لێ نەجات دەی و بیریان لێ نەکەیتەوە چوە بەڕاستی ئەوەنەی ڕزگاربوون لەو بیر و ڕانێگەتیڤانە و ئەو شە سەلبیانە و ئەو ترسە داچەڵەکێنەرانی کە توش دەبن کەوا لەکەم بەڕاستی ترسێکی ڕوخێنەرن ئەدبن بۆ خوارەوە ناهێڵم خوێنی تەنانەت وات لێکا سیقەت بە خۆت دەمێنێ پێویستەکە خوێنکار لەم شتانە بە دوور بێت کە بەڕاستیەوە لە خوێندنەکە تۆزە زەحمەترە. بە فەڵی خوای گەورە سوپاس بەخوای گەورە گەیشتم پێی من لە سەرەتای پۆی 12 هەمیشە هەوڵمەدایک بەڵێ هەوڵمەدایەکێکم لە یەکەمەکانی کەرکووک لەگەڵەوەشە هەوڵمەدا کۆنمرەیەک بەدەست بێنم بگەێنە بە پزیشکی گشتی وەسپاسی خوای گەوراکەم. بەڕاستی یوسف یعنی هەر لە بدایەوە هیلاک بوو یعنی لە مانگی تقریبا 4 دەستی کرد خوێندن یعنی 2024 دەستی کرد خوێندن فیعنی بەڕاستی هەموو ڕۆژێ یعنی هەوڵی زۆرەدا هەتا بگێتە ئەم نەتیجەیە الحەمدوللا شکر گەیشتە نەتیجەکەی خۆی. ئێمەش پشگیریمانە کرد بەڕاستی دایما خۆشی هەر یعنی ئەیوت من ئینشەڵڵا یەکەمە بم فالحەمدوللا سەجا الحەمدوللا گەیشتە نەتیجەی خۆی کۆنمرەی زۆر باش بوو الحەمدوللا.